بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرەتا داوای لێبوردن دەکەین بۆی گرفتگێکەوە بەرنامەکەمان لە کاتی خۆیدا دواتکەوت لەگەڵ بەڕێز ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان باز لەسەن پرسەی گرنگ سەبارەت بە هەڵبژاردن وەروە دەنگدانی تایبەت دەکەین. مامۆستا ڕێبوار سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە مەسلەی دەنگدانی تایبەتەوە دەست پێ بکەین کە سپەی دەنگدانی تایبەت دەست پێ دەکا، ئێوەکو کۆمەڵی دادگەری چیتان هەیە بۆ ئەو چین و توێژانەی کە سپەی بەشداری دەکەن لە دەنگدانی تایبەتدا؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس. سەلامی خوای گەورە لە جەنابەتوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەڵێ بەیانی تەمان خۆتە زانی کە دەنگدانی تایبەتەوە هەموو هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و ناوخۆ بەشداری لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکەن. ئێمە وەک کۆمەڵی دادگەری کوردستان تەمان ڕوومان لە هەموو هێزە چەکدارەکانە، لە هێزەکانی پێشمەرگە، لە هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ، و داوامان وایە کە یەکەم بە چڕی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن و دووەم دەنگتن بەو نوێنەرانەیان کە ئەتوانن نوێنەرایەتیان بکەن. کۆمەڵی دادگەری کوردستان لە ساڵانی ڕابردوودا یەکێک بۆ لەو هێزانەی کە بە بەردەوامی خواستی ئەوە بووە کە هەم بە دامەزراوەکردنی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و ناوخۆوە هەم ڕزگارکردنی ئەو هێزانە لە دەستی حیزب و لە ژێر چەپۆکی حیزب و کردنیان بە هێزی نیشتیمانی و ڕێخستنەوەیان لە چوارچەوەی دامەزراوە نیشتیمانیەکان. ئێمە باوەڕمان وایە هێزە چەکداریەکان سەرەڕای ئەو مهمە گەورەی کە هەڵیان گرتووە کە پارێزەری ئاسایش و ئەمنیەتی هەرێمی کوردستانن، و لە پاڵیشیدا تەبان ئەو هێزانە ئەرچی هێزە سیاسیەکانەوە ئەرچی حکومڕان و حکوومەتە لە هەرێمی کوردستان کە بە باشترین شێوە هەم موچە و شایستە داراییەکانیان پێبگاوە، هەم باشترین ژیانیان بۆ دابین بکرێ، و لەو ڕۆوە کە خۆتەزانی غەدری گەورەیان لێکراوە، ستەمی گەورەیان لێکراوە، مافیان خوراوە و زۆر جار بەکارهێنراون لە ململانە سیاسی و ناوخۆییەکان کەوە غەدرێکی گەورەیە بە حەقی هێزەکانی پێشمەرگە و هێزە چەکدارەکان لەسەر هەموو جۆرەکانی. ئێمە بڕوامان وایە کە هەڵبژاردنەکان دەرفەتی گەورن، فرسەتی گەورن لە بەردەمی ئەو هێزانەکە ئەو نوێنەرانە هەڵبژێرن کە بەرگریان لێ کردوون، کە داوای مافەکانیان کردوون، کە شەڕیان لەسەر مافەکانیان کردو، کە بە بڕوای ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان و نوێنەرەکانی ئەو هێزەیە کە بەخەم حەق و ئیستحقاقاتی هێزە چەکدارەکان و هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و ناوخۆ بووە. باشە، بەس وەکو ئەوەی کە بۆ کارکردن بۆ مافیە و هێزە چەکدارەکانی هەرێم لە بەغدا بێ نوێنەرەکەتان کاری کردووە بۆی کە موچەی بۆ نمونە هێزە ئەمنیەکانی هەرێم هاوتای عێراق بێ، وە لە پەرلەمانی کوردستانیش کارتان کردووە کە لانی کە موچەی پێشمەرگە زیاد بکرێ، ئەو موچەکەمەی کە هەیە هاوتا بکرێ لەگەڵ بڵێنەوەی عێراق؟ طبعاً یەکەم بەنسبەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە کۆمەڵ لە خولەکانی ڕابردوودا بەردەوام تەمان هەم لە پاکێجەکانی چاکسازی کاتی خۆی وە لە خولێک لە دوایەکەکانیشدا ئێمە یەکێک بووین لەو هێزانەی کە بە بەردەوامی داوای ئەومان کردووە کە هێزە پێزەکانی پێشمەرگە و هێزە چەکدارەکان لە چوارچێوەی دامەزراوە نیشتیمانیەکان ڕێک بخرێن و ئیتر لە بە زیاتر حیزب تەحەکوم نەکا بەسەریاندا، وەکو باسم کرد لە ژێر چەپۆکی حیزب دەربهێنرێن، و بۆ لەو ڕۆ کۆمەڵ هەم پرۆژەی بووە هەم قسەی جددی بووە لە پەرلەمانی کوردستان لەسەر ئاستی بەغدا. کوتلەی کۆمەڵ یا فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان لە بەغدا تەمەن بەڵێ داوای کردووە کە ئیستحقاقاتی دارایی هێزەکانی پێشمەرگە لە چوارچێوەی وەزارەتی بەرگری عێراق ڕێک بخرێ و بە تەکید هەوڵی جددیان داوە، و زۆر جار خۆش دەزانی تەمان لێرە حکومڕانەکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ڕێگر بووە، و خواستی ئەوان خواستی ئەویان نییە کە ئەو هێزانە بە شێوەیەک ڕێک بخرێنەوە کە زیاتر لە چوارچێوەیەکی نیشتیمانی بن، و پێیان وایە ئەوان کە توانە ئەو هێزانە لە ململانە سیاسیەکان بەکاربێنن و بە بەرژەوەندی خۆیان ینی جوڵە بەو هێزانە بکەن وەکو زۆر جار کردویانە. بەڵێ لەسەر راستی کوردستانیش ئەوەی کەوە وەکو فراکسیۆنەکەی خۆتان دەنگتان بە یاسای چاکسازینەدا
بڵین لە ساڵی ڕابردوو لەبەرەوەی کە داوایان کردبوو کە کەمترین موچەی خانەنشینی لە 400,000 یاخود بڵین 500,000 کەمتر نەبێت. ئێمە دەبینین کە کەسێک کە لە هێزەکانی ناوخۆ خانەنشین دەبێت بە 200,000 بەشی هیچ دەکا ئەو ینی ئەو بڕەپارەیە. طبعا لەسەر یاسای چاکسازی قسەیەکی گشتی تر بکەین. ئێمە بەڵێ تەمەەن کاتی خۆی دەنگمان بە یاسای چاکسازی نەدا وە کاتی خۆی فراکسیۆن ئێمە لە پەرلەمانی کوردستان و کۆمەڵی دادگەری باوەڕی وا بوو کە ئەو یاسایە تەنها بۆ پەردەپۆشکردنی ئەو مەلەفە گەندەڵانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو کاتیش باسمان کردوتمان چاکسازی لە خانەنشینیەوە دەست پێ ناکرێ و خۆش دەزانی تا ئێستا هەنگاوی جددی لەو ڕۆنە بۆ فعلەن یاسای چاکسازی بە ئەندازەی ئەوەی یاسای ڕێخستنەوەی خانەنشین بوو یاسای چاکسازی نەبوو لە مەلەفە قوڵەکانی گەندەڵی. ئێمە کاتی خۆش باسمان کوتمان چاکسازی لە موچەوە دەست پێ ناکرێ، چاکسازی لە مەلەفی نەوت دەست پێکرێت، چاکسازی لەو مەلەفە گەندەڵانەوە دەست پێکرێت کە بەرۆکی حکومڕانەتی هەرێمی کوردستانی گرتووە. تەمەن ئێستا خۆتە زانی ئێمە زیاتر لە 2 ساڵ بەسەر کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا تێپەڕی و ئەو چاکسازی ئیدعا کرا، ئەو چاکسازی کە شانازی پێوەکرێ ئێستاش لە بانگەشەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هیچ ئاراستیا بە هیچ جۆرێک ینی بە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتی هەنگاوی نەناوە. لەکوێتە بەنەو چاکسازی کە خەڵک سوودی لێبینیوە بە نسبەت خانەنشینی پێشمەرگەشەوە بە دڵنیاییەوە تەبعاً پێشمەرگەش لە ناو ئەو یاسایەدا وەکو باقی چین و توێژەکانی کە غەدر لێکراوە ستەم لێکراوە وەکو چۆن فەرمانبەرێک دوای 30 ساڵ خزمەتکردن دوای 40 ساڵ لە خزمەتکردن لە دائیرەکانی لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو موچەی کە پێی ئەدرێ بەشی تەنها دا و دەرمانی ناکا کە مانگانە لە دوای پیری و پەککەوتەی و نەخۆشی ینی تەنها وەکو بۆ پێداویستە تەندروستیەکانی خۆی بەکاری بێنێ. خۆتە زانی ئەو بە شەشکە وەکو بوچەی خانەنشینی پێیانەدرێ لە سرەی بانکەکان لە سرەی موچە خۆتە زانی چەند فەرمانبەر کاکە فەرمانبەر گیانی لە دەزا، فەرمانبەر بورایەوە، فەرمانبەر نەخۆش کەوت. هێزەکانی پێشمەرگەش وەکو کۆی فەرمانبەرەکانی کە لە یاسای خانەنشینی ستەم لێکرا و مافخوراون. باش سەبارەت بۆی کە چەندە گرنگە سپەی بکرێتە دەرفەتێک بۆ سادانی ئەوانەی کە بەرپرسن لە خراپی بژێوی ژیانی بڵین هێزە ئەمنیەکان و پێشتر لە کاتی شەڕی داعش هەندێک بەرپرسە و بازرگانیان لەگەڵکردن یاخود داڵدەدانی ئەوانەی کە بەعسی و ئەنفالچی و ئەوانن و یەک نەخستەوەیان لە چوارچێوەی هەموو بڵین دامەزراوەیەکی نیشتیمانی پێویستە بەیانی هێزە ئەمنیەکان ڕۆژێکی گرینگە بۆ ئەوان و ڕۆژێکی یەکلاکەرەوەشە بۆ سزادانی ئەوانەی کە پێشێلکاریان بەرامبەر کردوون. طبعا بەتەکید ڕۆژی هەڵبژاردن کە بەیانی دەنگدانی تایبەتە و دواتریش تەمەەن 2 ڕۆژی کە دەنگدانی گشتیە. ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی هەڵوێستە، ینی هاوڵاتی بە هەموو چین و توێژەکانیەوە چ ئەوەی کە لە چوارچێوەی هێزەکانی ئاسایش و ناوخۆ هێزەکانی پێشمەرگەدایە، چەوەی وەکو فەرمانبەر لە فەرمانگەکاندا چوەک هاوڵاتیە کە ئەبێ سەیری حکومڕانەکانی کە سەیری ئەو کەسانە بکە کە نوێنەرایەتی کردوون و نابێت سەیری بانگەشە بکە و نابێت سەیری دروشمەکانی بانگەشەی هەڵبژاردن کە ئەبێ سەیری کردەوەکانی ڕابردوو بکە. چێن ئەوانەی کە یاسای پاشەکەوتیان بە زۆر بەسەر فەرمانبەران و لە ناویشیدا هێزەکانی پێشمەرگەدا سەپان، چێن ئەوانەی کە موچەی بەشێکی گەورەی موچەی فەرمانبەران و بە کۆی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان دیزە بە دەرخۆنە لێ کرد و مافیان نەدان. ینی خۆتە زانی ئەگەر ئێمە ئێستا بین کۆی ئەو مانگانە هەژمار بکەینەوە کە لە 8 ساڵی ڕابردوودا چەند موچەی مانگانەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەر موچەکەیان خورا حەقیان نەدرا. ئەوە باسی پاشەکەوتەکە هەر ناکەین، باسی ئەوەی کە بە ناوی یاسای خۆگونجاندنەوە کردیان ینی لە قانون لە کابینەی نوێی حکوومەتەوە کردیان. هەموو ئەوانە ستەمی گەورن بە حەقی فەرمانبەران، بە حەقی هێزەکانی پێشمەرگە، بە حەقی مامۆستا، بە حەقی پزیشک، بە حەقی کۆی فەرمانبەران. لەبەرەوە بەڵێ هەڵبژاردن ڕۆژی هەڵوێستە، میلەتی وشیار، گەلی وشیار، پێشمەرگەی هوشیار، ئاسایشی هوشیار، پۆلیسی هوشیار، مامۆستای هوشیار،
تاچی هوشیار لە کۆمەلگادا یعنی ئەمڕۆ سەرنجەدا و ئەبێ فعلەن هەڵوێز بنوێنێ و سزای ئەو کەسانە بدا کە مافیان خواردووە، سزای ئەو کەسانە بدا کە حەقی ئەویان نەداوە، سزای ئەو کەسانە بدا کە نەیتوانیوە حکومڕانیەکی تەندروستی بۆ بێنێتە کە نەیتوانیوە بژێوی ژیانی بۆ دابین کە نەیتوانیوە کەمترین مافی پێ بدا کە موچەکەیەتی بە دڵنیاییەوە ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی هەڵوێستە و ڕۆژی ئەوەیە کە تۆڵە لەو کەسانە بکرێتەوە کە مافی کۆی چین و توێژەکانی کۆمەلگایان خواردووە. باشە یەک پرسیاری تر سەبارەت بە دەنگدانی تایبەت ڕەنگە فشار هەبێ چاوسورکردنەوە هەبێت لە هێز ئامنیەکان بۆی دەنگەکانی ناشکرا دەبێەوەی کارتەکانیان کۆپی دەکرێت دەبێت هێز ئامنیەکان چۆن مامەڵ لەگەڵ ئەو ویلایانە نەدا بکەن و ئەمە جۆرێکی ژنیە لە بێڕێزی بەرامبەر بە هێز ئامنیەکان ئەوەی کە فشار ئەگەر فشارێکە بێ ئەگەر چاوسورکردنەوە هەبێ. جارێ بەڕاستی پێش هەموو شتێک ینی چاودێریکردنی ئەو کەسەی کە دەنگەدا لە کۆی چین و توێژەکانی کۆمەلگای ئەمە کە قساکەی نەستا بەیانی دەنگدانی تایبەتە و دواتریش تەمەەن دەنگدانی گشتیە ئەوە گەورەترین ستەمە بە حەقی دەنگدەر ئەکرێت کە ئەخرێتە ژێر چاودێریەوە. ئەوە یەک. دووهام بەڕاستی ینی تاچی وشیار و تاچی ئازا لە چاوسورکردنەوە ناترسێ ممارەسەی حەقی خۆی کاکە حەقی دەنگدانە. حەقی دەنگدان مافێکی هاوڵاتیە مرۆڤ نابێت لە ژێرباری چاو لێ سوورکردنەوە ترساندن کڕینی ئیرادە یعنی بێت دەنگەکەی خۆی یا بفرۆشێ یا بە ترسەوە دەنگەکەی خۆی بدە. ئەمە یەک دوو لە ڕووی یاساییشەوە تەمەنەوە تاوانێکی گەورەیە بە حەقی دەنگدەرەکرێ و هەموو لایەکی شێمە دڵنیاکەینەوە لێرەوە هەموو لایەک دڵنیاکەینەوە کە کۆمسیۆن ڕێوشوێنی ڕێوشوێنی پێویستی لەو ڕۆگرتۆتە بەر هیچ کەس چاودێری ناکرێەوە کەس نازاندرێ دەنگ بەچێ ئەدا تەنها ئەو کەسە خۆیە زانێت دەنگ بەچێدا و هیچ کەس ناتوانێت چاودێری بکە و کەسیش ناتوانێت ئەوە ینی ئەو حەقیقەتە کەشف کە بزانێت هاوڵاتیەک پێشمەرگەیەک فەرمانبەرێک دەنگی بەچێداوە. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە دەنگدانی تایبەت و گشتیش ئەوەی کە زۆر جار باز لەو دەکرێت کە دەنگدان ئەرکێکی شەرعی یاخود بڵێن شایەتیدانێکی هەم دینی و هەم دنیاییە. ئەمە هەم بۆ دەنگدەرانی تایبەتە و هەم بۆ دەنگدەرانی گشتیشە بڵێن. بە دڵنیاییەوە تەبەنکا کە دەنگدان ئەمانەتێکی گەورەیە لە ئەستۆی ئەو کەسەی کە دەنگەدا. جارە من لێرە ینی حەز دەکەم ڕوو لە هەموو ئەو کەسانش بکەم کە بڕیاری بایکۆتیان داوە کە ئەیانەوێ بەشداری نەکەن با ینی دڵنیا بن هەموو لاکێمە ینی ئەو جارە ئەو کەسانی کە بایکۆت دەکەن کە بەشداری هەڵبژاردنەکەن ئەوانەیە کەم دەرفەتێکی گەوراکەنەوە بۆ تەزویر بۆ ساختەکاری کە بەڕاستی لە غیابی ئەو خەڵکەی کە دەنگ نادا دەرفەتی گەورە بۆ ساختەکاریە کرێتەوە. ئێمە گەر بمانەوێ ڕوبەڕووی ساختەکاری ببینەوە ئەبێ هەوڵ بدەین بە چڕی چین و توێژەکانی کۆمەلگا بەشداری دەنگدان بکەن. ئەمە یەک. دووهەم دەنگدان ئەمانەتە لەسەر دەنگدان ئەمانەتێکە کاو کەسەی کە دەنگەدا ویژدانی خۆی ئاسوودا کا دەنگەدا بە کەسێک کە ئەمانەتێک ئەو ئەمانەتی دەنگەی ئەپارێزێ ئەو بەشدارە لە چاکە و خراپەی ئەو کەسە بەشدارە لەوەی کە ئەو نوێنەرە لە چاکەکانی ئەو کەسە بەشدارە کە دەنجی بۆ دا و لە خراپەکانیشی بەشدارەوە ئەو مافی ئەوی پێداوە دەنگ بەو یاسایانە ئەدا کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەی لەسەرەکرێ لەبەرەوە ئەبێ یەکێک بکەی بە نوێنەری خۆت کە بەڕاستی دەنگت بپارێزێەوە حقیقت دەنگ بدا بەو شتانەی کە محافەزەی دینتەکە کە محافەزەی پرەنسیپە نیشتیمانیەکان تەکا پرەنسیپە نەتەوەیەکان تەکا و پارێزگاری لە ماڵ و سەرۆت و سامان تەکا پارێزگاری لە نوێنەرایەتی میلەتەکەت ئەکا لەبەرەوە بەڵێ ئەو دەنگدانە ئەمانەتێکی گەورەیە هەم ئەمانەتێکی دینیە و هەم ئەمانەتێکی نەتەوەیی و نیشتیمانیە و مافێکی شەئینسان ممارەسەیە کا دەنگ بدا بەو کەسەی کە ئەزانێ ئەو کەسە ئەتوانێت لە هەموو لایەنەکانەوە نوێنەرایەتی بکات. باشە. سەبارەت بە مەسەلەی ئەوانەی کە دەڵێن بایکۆت دەکەن یاخود بێئومێد بوون دەبێت بێئومێد بوون یاخود بەتایبەت ئەوانەی کە ئەهلی مزگەوت و دیندار و ئەوانەشن ڕەنگە بەشێکشان بڵێن بایکۆتەکە لە خزمەتی کێدایە یاخود دەبێت بێئومێد بن. ئەمڕۆ هەڵبژاردن یەکێکە لەو ڕێگانەی کاکرێ گۆڕانکاری تێدا دروست بکرێ. هەڵبژاردن ڕێگایەکی تەندروستە بۆ دروستکردنی گۆڕانکاری لەبەرەوە ئێمە ینی بە دڵنیاییەوە تەمان خۆمان ئێمە هێزێکین
بەرەنج خۆتە زانی سەرەڕای ئەو هەموو زەخت و فشار و ئەوانەی کە خراوەتە سەرمان لە ڕابردوودا، سەر خۆمان، سەر کاندیدەکانمان، سەر پەرلەمانتارەکانمان، سەر کادیر و ئەندامانمان، کۆمەڵی دادگەری کوردستان لە هیچ قۆناغێک ملی بۆ ئەو زەخت و فشارانە نەداوە، بەرگەی هەموو زەخت و فشارێکی گرتووەوە لەو پێناوشدا باجی گەورەی داوە، باجی گەورەی داوە بە پەرلەمانتارەکانی، باجی گەورەی داوە بە سەرکردەکانی، باجی گەورەی داوە بە کادر و ئەندامانی. و ئێمە بەڕاستی داوامان لە هەموو خەڵکێکی خاوەن هەڵوێستە، هەموو ئەو کەسانەی کە ئیرادەی گۆڕانکاریان هەیە لە هەرێمی کوردستان، هەموو ئەوانەی ئەیانەوێ ئەم واقعە وەک خۆی نەمێنێتەوە، ئەم واقعە گۆڕانکاری بەسەردا پێ بکرێ، هەمویان بزانن کە دەنگی ئەوان گۆڕانکاری دروستەکە، ئەو دەنگە گۆڕانکاری دروستەکە، ئەو دەنگە بدرێ دەنگ بدەین بە ئەمانەتەوە بەو کەسانەی کە ئیرادەی گۆڕانکاریان هەیە، کە ئەیانەوێ گۆڕانکاری دروست بکەن لە ئەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەم دواتریش لە هەرێمی کوردستان. لەبەرەوە ئێمە داوامان وایە هەموو ئەو کەسانی کە بێئومێدن، بێئومێد نەبن، بە ئومێدەوە، بە ئیرادەوە بەشداری دەنگدان بکەن و دەنگ بدەن لە پێناوی گۆڕانکاری، دەنگ بدەن بەو کاندیدانەی کە ئیرادەی گۆڕانکاری ئەم میلەتیان هەڵگرتووە. باشە، بەزۆکو خۆتان وەکو کۆمەڵی دادگەری و کاندیدەکانتان بەردەوام کێشتان لەگەڵ دەسەڵات هەبووە، ینی پەیوەندی بەچێ ئەو شەڕێکەوە لەگەڵ دەسەڵاتتان هەیە بەنسبەت حکومڕانی لە کوردستان، بەنسبەت پەیوەندیەکانی لەگەڵ بەغداد لەسەر چییە؟ جا کۆمەڵی دادگەری کوردستان ئەگەر بێدەنگ بێ بەرامبەر گەندەڵی، ئەگەر بێدەنگ بێ بەرامبەر ئەو مافی خوراوی هاوڵاتیان، ئەگەر بێدەنگ بێ بەرامبەر ئەو احتیکارەی کە لە هەموو جونگەکانی حکومڕانی هەردوو هێزە حکومڕانەکە لە هەرێمی کوردستانەی کەن، کۆمەڵ چ کێشەیەکی لەگەڵم دەستەڵاتە هەیە؟ نابە پێچەوانەوە بگرە کۆمەڵ ڕەنگە بارودۆخی خۆی زۆر باشتر بێ وەکو هێزێکی سیاسی. کۆی کێشەکانی ئێمە لەسەر ئەم سیستەمی حکومڕانیە، لەسەر جۆری نوێنەرایەتی ئەمانە لە بەغدا، لەسەر ئەو احتیکارەیە کە لە نوێنەرایەتی کورد لە بەغدا کردویانە، لەسەر ئەو شەڕەیە کە ئەوان شەڕی حیزبەکەن، شەڕی پۆستەکانەکەن، شەڕی بەرژەوەندیەکانی خۆیانەکەن لە بەغدا. زۆرێک لەو نوێنەرانەی کە کورد ناردوویەتی، کە هەردوو هێزی دەسەڵاتدار لە ناردوویەتی لە بەغدا، کە چەناوانی کە بەشدار بوونە لە کابینەکە تێوەگلاون لە مەلەفەکانی گەندەڵی. کێشەکانی ئێمە لەسەر مافی خەڵکە، لەسەر حەقی خەڵکە. بۆیە کۆمەڵ ئەو گرفت و کێشە و مەشاکیلانەی هەیەتی بەرەنجامی هەڵوێستە سیاسیەکانیەتی، بەرەنجامی تێڕوانینیەتی بۆ ئەوەی کە کۆمەڵ ئێوە چاکسازی بکرێ لە هەرێمی کوردستان و لە جۆری نوێنەرایەتێکەش کە لە بەغدا ئەکرێ. باشە، بەنسبەتەوەی کە باسی دادگەری دەکەن بۆ دادگەری لەگەڵ مامن، ڕەنگە ڕوونتر بڵین ئێستا بۆ نمونەوە چ جۆرە دادگەرێکتان دەوێت لە بواری سیاسی بێ، یەکەم، دووەم لە بواری ئابووری و لە بواری کۆمەڵایەتیش کە دروشمەکەتان دادگەریە، داوای چ جۆرە دادگەریەک دەکەن لەم بوارانەدا؟ جارێکە بێمە هەمیشە تەمەن لە خولەکانی پێشوش لە خولەیەک لە دوایەکەکاندا بەردەوام ئێمە وتومانە کە ئەگەر ئێمە بمانەوێ، ئەگەر هێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان، ئێمە ڕوومان لەوان بووە ئەو کاتانە، گوتومانە ئەگەر ئێوە بتانەوێ لە بەغدا پێکەوە بین و یەکریز بین، ئەبێ لێرە لە ناوخۆ دادگەری هەبێ. ئەمە هەمیشە شیعارێک بووە لە کۆبوونەوەکانی لووتکە، لە کۆبوونەوە لووتکەیەکان لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم و لەسەر ئاستی کەسی یەکەمی حیزبەکان. سەرۆکی کۆمەڵی دادگەری هەمیشە گوتوویەتی ئەگەر ئێوە ئەتانەوێ لە بەغدا یەکریز بین، ئەبێ لێرە لە هەرێمی کوردستان دادگەری هەبێ. دادگەری بناغەی یەکریزی و پێکەوەی هەموو لایەنەکانە، دادگەری بناغەی جێڕانەوەی ئینتیمای گەنج و تاچی کووردە بۆ کوردستانە و ئینتیمایی کە ئێستا نەماوە و ئینتیمایی کە ئێستاون بووە. بە دڵنیاییەوە ئێمە دروشمی دادگەریمان هەڵگرتووە و لەگەڵەوەی کە دادگەری تحقیق بکرێ لە هەرێمی کوردستان و کۆمەڵ وەکو دروشم مامەڵە لەگەڵ دادگەری ناکە، کۆمەڵ قەناعەتی بەبوونی عەدالەتە وەکو پرەنسیپێک بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باشە، بەس سەبارەت بە ڕووە سیاسیەکەی، یعنی دادگەری لە بواری سیاسی مەبەستانەوەیە کە کورسی دەسەڵات قۆرەغ نەکرێ، نوێنەرایەتی هەرێم و بەغداد یەکڕەنگ نەکرێ و قۆرەغ نەکرێ بۆ حیزبێک یاخود دوو حزب. دادگەری سیاسی یاخود بەچی بەدیدێ دادگەری سیاسەکە؟ جارێ تەمەن ئێمە ئەم هێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان تاقی کراونەتەوە کە ئەوان لە ڕابردوودا نوێنەرایەتەکەیان لە بەغدا نوێنەرایەتێکی حزبی بووە، شەڕ بووە لەسەر مەساڵحی کەسی و حزبی خۆیان.
و هیچ کاتێک بە ئاراستەی بەرژەوەندی گشتی و بە دیهێنانی مافە گشتیەکان و جێڕانەوەی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان کاریان نەکردووە. بگرە زۆر جار عەرقەلەشیان لە بەغدا بۆ ئەو کوتلە و نوێنەر و پەرلەمانتارانە دروست کردووە کە ویستویانە مافی هاوڵاتی بجێڕنەوە، کە ویستویانە کاکە ئەو پارە و شایستە دارانەی لە بەغدا وەکو موچە دێ لێرە وەک موچە بدرێ بە هاوڵاتیان. لەبەرەوە کاتیەتی ئێمە داوامانەوەی کاتیەتی تاک ینی تاکتاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، هێزەکانی ئاسایش و ناوخۆ، پێشمەرگە، فەرمانبەران کۆی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە پێناوی گۆڕانکاری دەنگ بدەن لەم هەڵبژارنە، دەنگ بدەن بۆ دروستکردنی گۆڕانکاری، بۆ گۆڕینی ئەو جۆرە نوێنەراتی کە لە ڕابردوودا هەبووە کە لە دوو هێزی حکومڕاندا کۆبووەتەوە کە ئەوان نوێنەراتیەکەیان کردووە. باشە، سەبارەت بە ڕوانگە ئابوووریەکەشی بۆ دادگەری ئێوە ڕوانتان بۆ نمونە بۆ مەسلەی موچە لەگەڵ بەغداد، بۆ مەسلەی بڵین موچە لە کوردستان و سەبارەت بە دۆسی نەوتیش و بەداهاتەکانیش چۆن دادگەری بەدی دێت بڵێن لەم بوارانەدا کە پێشتر نەعەدالەتیەکی زۆرە بووە؟ جارێ هاوڵاتی لە هەرێمی کوردستان وەکو هاوڵاتی پێش فەرمانبەر هەمان ئەو حەقەی هەیە کە هاوڵاتیەک لە ناوەڕاست و باشووری عێراقەیەتی. ئەمە یەک دوو فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە دیدی ئێمەدا هەمان ئەو حەقەیان هەیە کە فەرمانبەرێک لە ناوەڕاست و باشووری عێراقەیەتی کاتێک کە ئەو موچەی دواناکەوێ فەرمانبەرێکیش لە هەرێمی کوردستان حەقە موچەی دوانەکەوێ مافی خۆیەتی کە ئەو پاشەکەوتی موچەی بۆ ناکرێ فەرمانبەرێکیش لێرە حەقی پاشەکەوتی موچەی بۆ نەکرێ کە ئەو یاسا و سیستەمەی بەسەر فەرمانبەرێک لەوێت جێبەجێکرێ. ئێمە داوامانەوە بۆ کاوەش جێبەجێ بکرێ. خۆتەزانی لە هەرێمی کوردستان ینی بە شێوازی جۆرا و جۆر حەقی موچە خۆرانی هەرێمی کوردستان براوە، ئەوەی بە ناوی پاشەکەوت بێ، ئەوەی بە ناوی خۆ گونجاندن بێ، ئەوەی بە ناوی ڕاگررتنی تەرفیع و عەلاوە بێ، تەرفیع کە خۆتەزانی تەرفیعیان لە دوای 2014 گەر من هەڵە نەبم ڕایان گرتووە. لەبەرەوەانە هەموو حەقی زەوتکراوی موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵەوەین پێشمەرگە، ئاسایش، پۆلیس هەمان ئەو شایستە داراییانەی هەبێت کە هاوپیشەکانیان لە ناوەڕاست و باشووری عێراقیانە و ئەمەش خواستی فراکسیۆنی ئێمە بووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. باشە، کاتمان کەمەوە بە سەبارەت بە مەسەلەی نەوتیش کە وە موچەش کە ئێستا کێشێکی چارەسەر نەکراون لە بەغدا بۆ چوونیەوە جیاوازە لەگەڵ بۆ چوونی دەستەڵات بڵێن ئەگەر جیاوازە لە چیرۆکە لە ڕووی شەفافیەت و بەکارهێنانی نەوتەکەیە بۆ چۆوە کارێک داهاتی نەوتەکە و چارەسەری موچە؟ وڵا ئێمە باوەڕمان وایە تەبعاً ئەم پرسە چارەسەر نەکراوە. خۆتەزانی تا ئێستاش تەبەن ئەو پرسە بە هەڵواسراوی ماوەتەوە. ئێمە بە وازەحی گوتومانە ئێمە لەگەڵەوە این دەستور حەکەم بێ هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە ڕێی دامەزراوە فەرمیەکانی خۆیەوە بە گفتوگۆیەکی شەفاف کراوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕای بگەێنێ ئەوەی حەقە لەسەری بیجێڕێتەوە بۆ ناوەند و بەغدا لە میزانیەی ساڵانە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان زامن بکاوە لە کاتی خۆی بیدا و ئەوەی ئەولەویەت لە دیدی ئێمە ئەولەویەت ئەبێ بۆ موچە بێت و پاشان وەگەڕخستنەوەی هەموو سێکتەرەکانی تر کە ببوژانەوەی تێدا بکرێەوە ئەوەی کە حەقیقەت ئێمە پێمان وایە وەکو چۆن پارێزگاکانی تری عێراق لە بودجەی عێراق مستەفیدن هەرێمی کوردستانی شەوێ بە هەمان شێوە سوود لە بودجەی عێراق وەربگرێت کە بەداخەوە بەرەنجامی ئەو ناکۆچیەی کە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیبووە هاوڵاتی لە هەرێمی کوردستان قوربانی داوە و ئێمە پێشمان وایە بەشێک لە هۆکارەکەشی ئەوە بووە هێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناشەرعی سوودمەندون لەو سەرچاوە دارایانەی کە لە ناوخۆ دەستیانەکەوێ و ئەوە هۆکارێک بۆ زۆر جار بۆی کە ببێتە ینی هۆکاری ناکۆچیان بێ لەگەڵ حکوومەتی ناوەند کە تێیدا هاوڵاتی زەرمەندی سەرەکی و ئەساسی بووە. باشە، کاتمە زۆر کەمەوە چەند پرسیارێکتر بە کورتی ئێوە پێنج کەستان کاندید کردو پێتان وایە پێنج شەڕکەری باش دەبن ئەگەر متمانەی خەڵک بەرز بێن و چاوەڕێوەشن کە هەمویان متمانەکە بەرز بێنن؟ ماوەسا سەبارەت بە و پێنج کاندیدا سەبارەت بە پێنج کاندیدەکەتان پێتان وایە پێنج شەڕکەری باش دەبن ئەگەر هەمویان متمانی خەڵک بەرز بێن؟ ئێمە ئەم پێنج کاندیدەی کە هەمانە کاندیدی ئەزمون کراون و هەر یەکێکیان تەبعاً لە سنوورەکەی خۆتەزانی ئێمە جارێک
لەسەر ئاستی یەکێکی ئەو بازنانەی کە هەمانە ئێمە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدمان کاندیدا کە پەرلەمانتارێکی ئەزمون کراوە لە دوو خولی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێ لە دیارترین پەرلەمانتارانی کورد بووە لە بەغدا و شوێن پەنجەی دیارە بە تایبەتی لە بواری دارایی کا و لە هەردوو قۆناغەکە لە لیژنەی دارایی بووە و ئێمە کاندیدمان کردوتەوە باوەڕمان وایە کە ئەتوانێ خزمەتی میلەتەکەی خۆی بکە داوامان لە خەڵکی بازنەی ئەو بازنەی هەم حوزەی شارە زوور بە گشتی هەڵەبجە هەوراماناتە کە دەنگ بەو کاندیدەی کۆمەڵی دادگەری بدەن کە باوەڕمان وایە ئەتوانێ خزمەتیان بکە لەسەر ئاستی سلێمانی خاتومرواریمان کە کاندیدەیەکێکە لەو کاندیدانەی وەکو چالاکوانێکی ڕێکخراوەیی ڕۆڵی گەورەی بووە لە بازنەکەی خۆی ئێمە ئومێدمان وایە وەکو ئافرەتێک سەرکەوێ و داواکاری لەو بازنەیە خەڵک دەنگی پێ بدەن و بیکەن بە نوێنەری خۆیان لێرە لە بازنەی لە ئیدارەی ڕاپەڕین و دوکان و لە کۆی قەزا و ناحیەکانی هەم قەزای دوکان و ڕانیە و قەڵاتزێ کاکسۆران عومەر کاندیدا لە دوو خولی پەرلەمانیدا یەکێک بووە لە دیارترین پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان و یەکێک بووە لە دەنگە ئازا و دلێرەکان و توانیوێتی خزمەتی گەورە بکە و پارێزبەندی لەسەر هەڵگیرا لەسەرەوەی بەرگری لە مافی خەڵک ئێمە چاوەڕوانین خەڵکی پاداشتی بدەنەوە و سەری خان و متمانەی گەورەی پێ بدەن یارمەتیم بدەی لە هەولێر ئێمە دوو کاندیدمان هەیە کاک عەبدولستار مەجید کە کاندیدی کۆمەڵی دادگەریە لەوێ لە بازنەیەکی هەولێر لە بازنەی ڕۆژهەڵاتی هەولێر هەم وەک وەزیر و هەم وەک سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ شوێن پەنجەی دیارەوە لە هەردوو ئاستەکەی لە بواری عملی حکومڕانی لە بواری کردەی حکومڕانی یەکێ بووە لە وەزیرە هەرە نمونە و دیارەکانی کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان وەک سەرۆکی فراکسیۆنی شێچێک بووە لەو پەرلەمانتارانەی کە خزمەتی گەورەی کردو ئێمە چاوەڕوانین خەڵکی دەنگی پێ بدەن و سەری خەن و وەک نوێنەری خۆیان هەم لە بازنەکەی تری هەولێر ئێمە مامۆستا قومریە بەرزنجی کە کچی پێشەوای کۆچکرد و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیە ئەوی شێچێکە لەو خاتونانەی وەکو چالاکوانێکی بواری ڕێکخراوەکانی ژیانان هەر وەکو یەکێک لە سەرکردەکانی کۆمەڵ ڕۆڵی گەورەی بینیوە و داواکارین خەڵکی ئەو بازنێژ دەنگی پێ بدەن ئێمە باوەڕمان وایە ئەم 5 کاندیدەی کۆمەڵ ئەتوانن خزمەتی گەورەی میلەتەکەیان بکەن و بە ئومێدەوە ئەڕوانین کە هەر 5 کاندیدەکەمان سەرکەوتنی گەورە بەدەستبێنن باشە سەبارەت بەوەی کە ڕەنگە بەر لە هەڵبژاردن کۆمەڵی دەنگۆ بڵاو کرێتەوە سەبارەت بە چالاکی پەرلەمانتاران دەنگ و چاوەشەکارانەوە سەبارەت بە مەسەلەی ژمارەی کورسیەکان و ئەوانە چەندە گرنگە دەنگدەر و بەتابەتی هەوادار و لایەنگرانی کۆمەڵی دادگەری بەرچاوڕوون بوون لەمڕۆوە ئەو دوو ڕۆژەی کاڵبژاردنەوە ڕەنگە شتی زۆر ناڕاست و ساختە بخرێتە بەردەم خەڵک وەڵام ئەگەر بە دروستی لە پرسیارەکە تێگەیشت بم بەڵێ مامۆستا فەرموو بەڵێ سەبارەت بەو ڕاپرسیانەی کە بڵاو دەکرێنەوە و ڕەنگە ڕاپرسیەکان بەشێکیان دروستکرا و بن لە پێناو چاوەشەکاری چەندە گرنگە دەنگدەر لەو ماوەیەدا بەرچاوی ڕوون بێ ئەو دوو ڕۆژێک کە هەڵبژاردن ماوە بەڵێ طبعا ئێمە جارێ ینی بەڵێ لەگەڵ داواکارین کە میلەتی ئێمە میلەتێکی شیارە خەڵکی بە بەرچاوڕوونیەوە دەنگ بدەن کۆمەڵی دادگەری کوردستان هەم بۆ بەیانی بۆ دەنگدانی تایبەت و هەم بۆ دەنگدانی گشتی بە چاودێری بۆ سەرجەم بنکەکانی دەنگدان و وێزگەکان ئامادە کردو ئێمە چاودێری وردی پرۆسەکەکەین هەم لەسەر ئاستی سیاسی وەکو کۆمەڵی دادگەری هەم نوێنەرەکانمان لە وەکو بریکاری سیاسی لەسەر بنکەکان لەناو بنکە و وێزگەکانی دەنگدان و ئەوەی بە هەموو توانایکی خۆمانەکەی ئەخەینەگەڕ بۆ ڕێگری لە ساختەکاری و داواکاری کۆتاییشمان هەر ئەوەیە کە خەڵکی بەچڕی بە بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن و دەنگ بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بکەن و کۆمەڵی دادگەری لە ڕابردوو سەلماندوویەتی بە نوێنەری کەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق توانیوێتی دەوری گەورە ببینێ بە دوو نوێنەر ڕۆڵی یەکێ لە فراکسیۆنە هەرە گەورەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بینیەوە بە دڵنیاییەوە گەر ئەم ڕێژەیە زیاتر بێ کۆمەڵە توانێت دەوری گەورەتر ببینێ باشە بەڵێن بە خەڵکی کوردستان دەرن ئەگەر متمانەی زیاتر بەرزبێنن کارەکانتان لە بواری سیاسی بێ بانگەواز بێ خێرخوازی بێ ڕاگەاندن بێ پەرلەمانی بێ زۆر زیاتری بکەن
وڵات تەمەەن خۆت ئەزانی جارە کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر هەموو ئەو سێکتەرانە کاری جددی کردووە لە ڕابردوودا لە بواری کاری خێرخوازی ئێمە بە فەزلی خوای گەورە تەبعان یەکێکین لەو هێزانەی کە فرسەتی گەورەمان ینی داوەتە ئەو بوارە و کاری گەورەمان لەسەر کردو ئێمە خاوەنی دەستگای خێرخوازی بەخشینین و خاوەنی ئەو نەخۆشخانانەی کە نەخۆشخانەکانی بەخشینن دەرگیان واڵایە بۆ خەڵکی کوردستان و لەسەر ئاستی سنتەرەکانی تر لە بواری پەروەردە و بانگەواز کۆمەڵ خاوەنی سنتەری گەورە و دەیان ڕێکخراوە کە لەو بوارە کارەکەن لە بواری پەروەردە فێرکردن خزمەتکردنی ڕەوشتە بەرز و بڵند و ڕەسەنەکانی ئەم کۆمەلگایەکاری لەسەرەکەین کۆمەڵ قەناعەتی بۆ وەکو ئەرکێکی شەرعی وەکو واجبێکی دینی و ئیسلامی کار لەسەر ئەو بوارەکاوە ئێمە خزمەتکردنی میلەتەکەی خۆمان بە واجبە زانین یعنی بە بەرامبەری نازانین لەوەی ئێمە چەند دەنگهێنین و چەند نانیم وەکو واجبێکی سەرشانی خۆمانەوە ئەدا ئەەکەین و پێمان وایە ئەمە بەرپرسیارەتی شەرعیە لە سەرمان بەڵام بە دڵنیاییەوە یعنی زیادبوونی ڕێژەی نوێنەرایەتی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەرزبوونەوەی دەنگەکان و زیادکردنی ئەو نوێنەرانە قورسایی زۆرترە داتەکاری کۆمەڵ بۆ داهاتوو. باشە نیخ و لەگەر شتێکت ماوێ بۆ دەنگدەرانی گشتی و تایبە سپاس دەکەم. وەڵام من سوپاس دەکەم هەر دوا قسەم ئەوەیە کە داواکارم کە یەکەم بە چڕوپڕی هەم هێزەکانی ئاسایش و ناوخۆ بەیانی بەشداری ئەو پرۆسەیە بکەن و نەترسن و ئازانە دەنگ بدەن و بزانن کە هیچ کەس ناتوانێت چاودێریان بکە و ئەوان لەژێر چاودێری و بەرپرد چاودێرێتی خوای پەروەردگاردان ویژدانی خۆیان ئاسوودەکەن بە ئەمانەتەوە دەنگ بدەن بەو کەسانەی کە دین و ژینیانە پارێزن. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بیرانی بەڕێز سوپاس باوکەرم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.